لە ساڵی 1970 لە شاری هەولێر لەدایک بوومە لە بنەماڵەیەکی هونەری دەتوانین بڵێن بنەماڵەکەمان وەکو دەستگایەکی ڕۆشنبیری بوو. لە تەمەنی 10 ساڵیەوە پاش ئەوەی کەەوە ڕاپەڕینی ساڵی 1990 ڕوویدا ئێمە خانەوادەکەمان لە ڕووی ئابوووریەوە بە دۆخێکی زۆر خراپ تێپەڕین. بۆیە من لە کچکەیەوە دەستم کرد بە کارکردن، مۆتەم دەفرۆشت، گوڵە بڕۆژەم دەفرۆشت، لە پێش ماڵی خۆمان مێزەکەم دانا بۆ ئەو شتان بەسەدادەنا. ڕۆژێک برادێک هات ئامێرێکی تەمبوری لەگە بوو، ئەوەی محەممەد عارف بوو. شەو لەلایەن بەجێهێش میش خەریک بووم، ئەوە بوو حەزێکی بۆ من دروست کرد. ئەوە بوو سەرەتای ئەوەی کەوا من چوومە ناو جیهانی مۆسیقا دۆتایم بڵێن لە تەمەنی 12 ساڵی 13 ساڵی. من تقریبا هەموو پێشەم و هەینیەک دێم بۆ ئەشکەوت، هەر جارێ لە ئەشکەوتێک دەمینێمەوە، دەگەڕێمەوە بۆ ناو ناخی خۆم، دەگەڕێمەوە ئەو مرۆڤە سروشتەی کەوا پێویستە بە سروشتی خۆی بژی. ئێمە هەوڵمان داوە لە شار کەشێکی وا دروست بکەین سروشتی، بەڵام من هەموو کات دێمەوە ناو سروشت، دێمە شوێنە سەرچێکێکی ئێمە سەرچاوی بوونمان لێرەیە. ئێمە هەمومان پەیوەستین بە سروشتەوە، بە ڕۆژ و مانگ و دار و ئاگر و بەرد و هەموو هێز لێکتر وەردەگرین. کاتێک لە نێوشکەوت دەمێنمەوە، چ لە ڕووی دەنگ چ لە ڕووی ڕووناچی هەمویان لە ئاستی مرۆڤن. ئەو کاردانەوەی دەکاتە سەر ناخی من، هەوڵ دەدەم لە ڕێگەی موزیکە و موزیکەکانیش ڕنگدانەوەی ئەو ئارامیە من بی. کاتێک لە نێو ئەشکەوت میدیتیشن دەکەی، هەناسەی قوڵ ڕادەکێشی، هەناسە دەدەیەوە، تێکەڵ بە جەستەی خۆت دەبیەوە، هەست بە ترپەی دڵت دەکەی یەکێکە. مدیتیشن واتە کۆکردنی ڕوح، جەستە، عەقڵ. کاتێک ئەو سێ بەشە کۆک دەبێت، تۆ خۆشحاڵ دەبی، ئارام دەبی. چۆن من ئامێرێکی موسیقا دەینم، کاتێک کۆچی دەکەم، هەرچ ئاوازێک هەیە پێی دەژێنم خۆش دەرەچی. بەڵام کاتێک ئامێرەکەم کۆک نییە، نەسب نییە، هەرچ میلۆدێک ئاوازێک دەینم خۆش دەرناچی. بۆیە پێویستە خۆمان لە ڕێی مدیتیشنەوە ئارام بکەین، خۆشحاڵکەین. ژیانیش هەمووی لە پێناو خۆشحاڵیە، پارە، ئاین، کەلتور،
نیشتیمان هەموو شتێک بۆی بگەی بەو ئارامیە تۆ دەتوانی لە مدیتیشن بگەی بەو خۆشحاڵیە. هەستێکی تایبەترە لەگەڵ جارانی پێشوو، بێدەنجێکی زۆر سەیرە. پاش ئەوەی کە چوومە پەیمانگەی جوانەکان لە ساڵی 1996 5 ساڵ لەوێ 2001 دەرچووم بە پلەیەکەم لە پەیمانگەی جوانەکانی هەولێر. دواتر چوومە ئاکرێ خۆبەخشانە. من لە هەولێر مامۆستا بووم، حەزم کرد بچمە دەرەوەی شار. لێەوە ئاشنای سروشتیش بووم. هەموو هەفتەی جارێک دەچوین لە چیا دەماینەوە یاخود لە ڕووبارەکان دەچینە گەلی زەنتا. لە ئاکرێ دوو شت فێر بووم، یەکیان سروش بوو، یەکیان زیاتر خزمەتکردنی مۆسیقا بوو. هەستم کرد شتێکی ئێمە بینی من و سروشت. ئێمە لە خانەوادەیەکی هەژار بووین لە ڕووی مادیەوە، بەڵام لە ڕووحەوە دڵمەم بووین. خەونمان زۆر گەورە بوو. بۆیە من هەرگیز دەستم لە خەونم هەڵ نەکرد. شتێک هەبوو لای من دەبێت خوێنی خۆم تاواکەم بە پلەیەکی بەرز. 2011 مەبەستی خوێندە چوومە دەرەوەی وڵات، ماستەرم لێ تاوا کرد. دواتریش 2000 لە کۆتایی 2016 دکتۆرام تاوا کرد. لێرە وەرشێکی بچووکم هەیە، بۆ نمونە ئەوەدانێکەوە دەستی خوار بووە یاخود پشتی شکاوە. ئەودەکی خۆشە، ئەودا دەستی خوار بوو چام کردیتەوە. جارێشتر کە پاش ئەوەی دکتۆرام تەواو کرد، من دیسان لە خاڵی سفرەوە دەست پێ کرد. لە بڕووی ئابووریەوە دەتوان بڵێم هیچم نەما، خانیم فرۆش، سیارەم فرۆش، هەموو فرۆش، هەموو بە بڕوانامەک دەکاتم. و ئێرەش لە ڕووی ڕاتبەوە هیچ ڕاتبێکیوان نەبوو، چارێکە ڕاتبەکە وەردەگیرە. سەر لەنوێ من کەتمەوە سەر شەقام پاش ئەوەی دکتۆرام بینە. بەڵام لەبەر ئەوەی من چەند جار تەجروبەم هەبووە لە سفرەوە دەست پێ کرد، جارێکتر لە سفرەوە دەستم پێ کرد. لە کاتی ئێستاش لە پەیمانگەی هێنەر جوانەکانی هەولێر داوام دەکەم لە بەشی موزیک. لەگەڵ قوتابیەکان زۆر خۆشحاڵم کەوە قوتابی باشی تێدایە. منیش خۆیان لەگەڵ ماندی دەکەم
کۆمەڵێک قوتابی شێکەوە خەونیان زۆر گەورەیە دەیانەوێت بگەن بە خەونەکانیان و ڕۆژانە تەمرین زۆر چاچ دەکەن و منیش هاوکاریانم لە نزیکەوە. باوکم هەموو کات بەبیرم دێت گوندەکان دەسوڕایەوە ژیان نامەی ئەو لاو بێژ و حەیران بێژ و یاخود ئەو بەسەر هاتانێکەوە دەکردەوە من لەگەڵی بووم هاوکاری بووم ئەوە ڕنگدانەوەی لە سەناخی من هەبووکەوە منیش ڕوو لە هونەر بکەم بەڵام بە تایبەت لە بواری مۆسیقا. 2007 ژانی هاوسەریم پێکینە لەگەڵ مامۆستاڤیان کە خەڵکی شەقلاوەیە. ئێستا ئەویش ئۆرگەچیەوە خۆی فێرە مۆسیقا دەکا حەز دەکاتن لەبەرەوەی لەوانەیە ئێستا دەرفەتی زیاتر هەبێت لەبەرەوە پێش زۆر سەرقاڵی منداڵان بوو زۆر جاریش کە مۆسیقا دەژەنم ئەو دێ ڕێی خۆی دەدە دەڵێ مۆسیقا خۆشە خۆش نییە لەبەرەوەی ساڵانێکە لەگەڵ منە شارەزایکی باش پەیدا کردێ لە مۆسیقا. ئەو گۆرانانەی لە مقام بەیات ماوەگرت هەمووی نمونەیە بە هەواڵەکە کاری لەسەریان کردەوە بیان ناسیەوە. ئێستا بنکەی عودم دەتوان بڵێم بەهێزترین فێرگێ لە هەولێرەوە زیاتر لە 200 تەڵەبەم هەیە هەم لە ڕووی مادی هاوکاری کردم هەم خەڵکێکی زۆرم فێرە مۆسیقا کرد. کۆمەڵێک خەڵکم ناسی لە دکتۆر و ئەندازیار و حامی و یاخود ئەوانێکە وەستای کاشیە وەستای دیوارە هەموو خەڵکێک هاتە لا من وەم کرد من لەگەڵ کۆمەڵێک مێشک ڕۆژانە تەعامل بکەم. نەگوڵی نەوزاری جوان و شیرین گوفتاری ئایەوە سەبا لەسەر می چوەردەگری می فا کاردێز سۆڵ لا سی تەبیعی باشە دابمەوە ئێستا جێبەجێ بکەوەکە مقام سەبا دەستخۆش زۆر باشە ئەوە وەکووتمان ئەوە مقام سەبایە دەبی باش ڕاهێنانی لەسەر بکەی لە دەرسی داهاتوو مقام ڕاست وەردەگرین جیاوازە لە مقام سەبا بۆیە ئەو وانەیە لە ماڵ پێداچونەوە بۆ دەکەین بۆەوەی زیاتر شارەزای لێ پەیدا بکەیت. دەستخۆش. ئەو ماوەیە من هاوڕێتیم لەگە سروش کرد تا ئێستاشکە دەچمە ناو سروش شەوان مەسەرەن لە ئەشکە و دەمینێمەوە هەفتەی جارێک یاخود دەچم بە ژێر شەلال ئاوی سارد ئەوە پێشینیەکم هەبووە من لە ڕۆژ و دوو ڕۆژ نەگەشتمە و ئاستە لەوانێ بڵێم بۆ ماوەی 15-16 ساڵ کارم لەسەر خۆ کرد. ئەو پێشینیەوەی کرد من جەستەیەکی بەهێز دروستکەم ڕوحم بە قووەت بێت.
کاتێک دەیەوێت لووتکە پێویستە ئەو موزیکە بژەنیکەوە گزارش لە لووتکە بکات. قۆناغێشتری خوێندن کە چوومە دەرەوەی وڵات ئەو جارە لە وڵاتی مسر بوو، ئاشنابوونم بە خەڵکانێکی تر بوو. دەتوانین بڵێن لێوێن دەر ئەوەی کە چوومەوێن دەرکە زۆرش لە مسر فێر بووم لەبەرەوەی وڵاتێک بوو نزیکەی 90 میلیۆنە هەموو شێوە بیرکردنەوەی شتێدا بوو لە خەڵکی هەزار بۆ نمونە لەسەر شەقام خەڵکانێکە بوو لەسەر شەقام دەنووسن، خەڵکانێکە بوون کۆرە بوون، خەڵکانێک بوو لە گۆڕستانەکان دەنووسن لەناو بەلەم دەنووسن. ژیانە چتری من فێر کردکەوە ژیان تەنها ئەوە نیە تۆ لە ناو ماڵەوە تەنها بژی. توصي اللجنة بإجماع الآراء منح الدارس جنكي جلال حسن الدكتوراه في التربية الموسيقية تخصص الموسيقى العربية بدرجة امتياز مع مرتبة الشرف، وطبع رسالة على نفقة الجامعة وتداولها بين الجامعات والمعاهد الموسيقية. کاتێک دێمێرە جێم لە دەنگە سروشتەکان دەبێت بۆ نمونە ئێستا دەنجی وا تافگە دێت دەنجی کانیاوەکان دێت هەمووی ڕتمی سروشتین دەتوانین لەو ڕیتمانە موزیکی زۆر جوان دروستکەن. بۆیە شەوانە بە دیار ئەو دەنگانەوە ئەو دەژەنم میلۆدی زۆر جوان دروست دەکەم. حەز دەکەم میلۆدیەکان میلۆدیەکی ڕوحینە تێکەڵاو بە ناخم دەبنەوە یاخود لە ناخم و میلۆدیەکان دێنە دەرەوە. لێرە چەند خاڵێکەیە کارکردنم بە منداڵی بۆ بەیاکردنی بژێوی ژیان تێکەڵبوونم لەگەر سروشت کاری وەزیفیم کەوا گروپی منداڵانەوە ئەوانە منیان بەهێز کرد. ئەو بەهێزکردنەوە کەوا من توانیم تا ئێستا لەسەر پێخۆم
بوەستم و کارەکانم بە شێوێکی جوانتر بکەم. کاتێک تو لە ناو بازار دەڕۆی دەنجی مانتۆر و مۆریدە و دەنجی هۆڕن و ئەوانە جێلەدەبی هەموو کاریگەری خراپی هەیە لەسەر جێشکەی مرۆڤ. لەبەر هەر شتێک ئێمە دەیبێستین جارێککە دەڵێمەوە یاخود دەیبینین تەفاعلێکی کیمیایی ناو جەستەمان ڕوودەدا. ئەگەر باش و باش دەبێت خراپی خراپ دەبێت. ئەوە ئەودا حەز لە مۆسیقایە توش؟ دەست دێ ها لێ بدە دەنگ دێ دەنگ دێ حەز لێ خۆت فێرگەی؟ زۆر باشە. ئەمیش وەچی تو بووم ها ئیشم دەکرد دوایە خۆم فێرە مۆسیقا کرد و دەست خۆش.